خاوەنسکۆ ماکسیملیانۆس ڕاوێژکاری گەورە. هیچ خدایەک جگە لە خۆڵخێنەری ئاسمان و زەوی لەم جەهانە گەورەدا نییە. ئەو چیوت؟ هیچ خدایەک جگە لە خۆڵخێنەری ئاسمان و زەوی لەم جەهانەدا نییە. خدای ئیبراهیم، خدای نوح، خدای موسی کلیم الله، خدای داوود و سلەیمان و خدای عیسی و خدای ئاخرین پێغەمبەر کە ستوودەیە و جەهان چاوەڕوانیەوە. خدایەکە تەواوی پێغەمبەران لەلای ئەوەوە بۆ ڕێنمونی خەڵک هاتووەن. خدایەکە بە تەواوی زاڵمان وادەی جەهەنەمی داوە و جەهەنەمی ئەو جێگایەکە بۆ تەواوی بتپەرستان. تاکەی دەتانەوێ ئەم قسانە ببیستن خۆ بەستی کات. ئارام بن بەن و ئارام بن. جوپیتری بەرزی توانە ماکسیملیانۆس دەڵێی چی؟ سوێن بەزە ئوستەمزانی من چەند جار مەترسی ماکسیمیلیانۆسم ڕاگەیاندبوو بەڵام کەس گوێ نەدامی. ئەو تەنیا نییە، ئێمەش قسەکانی ماکسیمیلیانۆس بەڕاست دەزانین و ئیمانمان پێیەتی. ئێمە خدا گەلێ بە ناوی ژوپیتێر، دیانا، هێرکول، سیبێل، ئاپۆلۆن، پارس، ئادریانوس یا هەر ناوێکی دیکە بە خودایی ناناسین. تاکەی دەتانەوێ دانیشن و گوێ لەم ژاوە ژاوانە ڕاگرن. ئارام بن، ئارام بەخات، دانیشە، دانیشە ئارام بە. لە بەرامبەر خودایەکە تاق و تەنیایە و ئەبەدی و ئەزەلیە ئێمە خودایەکی دیکە ناناسین. من عادەتم کردووە کە لە سێ حاڵدا بڕیار نەدەم، لە کاتی تووڕەیی، لە مەستی و لە کاتی ترسدا. دیۆکلیتیانوس، تۆ ناتوێ بڕۆیە ڕیزی ئەوانەوە؟ وە جەنابی بەرتوس تۆ چی؟ وە یا جەنابی جۆلیوس شەرم مەکەن بیڵێن. دەبێ بڕۆینە ڕیزیانەوە. ئەی گەڵاڵەی کوشتنی ئیمپراتۆر چی لێ دێ؟ ئەوان ئیمپراتوریان کوشتووە مەگەر باشە لەوە دەکرێت ئیمپراتۆر بکوژن. لە نێوانی ئێوەدا کەسێک هەیە کە بچێتە ڕیزی ئەوانەوە؟ بەڵێ هێشتا هەن کەسانێک کە دەیانەوێ وەکو ئەوان بن. هەرچێک کە برایانی ئێمەوتیان ئێمەش قبوڵی دەکەین. ئیمپراتۆریش وەکو ئێمە ئینسانێکە نەزیاتر. مەگەر عەقڵ ئێوە دەڵێکە ئینسانێکی وەکو خۆمان بە خودای خۆمان بزانین یا پەیکەرەکانی زێر و زێو و بەرد و ئاسن بپەرستین؟ خدای ئێمە نە شەریکێکی هەیە و ناولادێ و بۆ هەڵسوڕاندنی کاروباری عالەم نیازی بە کەسێک نییە. ئەوانە خوداکان توورە دەکەن. ئەوانە کافر بوون. حکمیوانە لە لای من لە داردانە. دەبێت خاچ بگرێت چۆنەوێ؟ یا کوژن لە خاچێکدا. ئەمە تگاڵتە و گەپێکە دیۆکلیتیانوس. خاوەنسکۆ ئەم ناپیاوانە لە ڕێگای پیا ماقوڵان و باب و باپیرانی خۆیان لایان داوە وە چوونەتە سەر دینی کرێکار و کۆیلە و بیانواکان. ئەمە خۆم دەبینیم بەڵام لە دەربارەی تۆدا چی دەکەن؟ خاوەنسکۆ ئەم چەپەڵانە لە پیا و ماقوڵانی ڕۆمن
باو باپیرانیان عمرێک بە شانازی و گەورەی لەژێر سێبەری ئیمپراتوری و نیشتمانی ڕۆمدا ژیاون. ئێستا خۆتە نەزانن خاوەنچکۆ، من نازانم بۆ شێت بوون. شێت ئێوەن؟ شێت ئەوانن کە لە چێ و لە ئاسن لە شێوەی خۆیان خوددا ساز دەکەن و دەیان پەرستن. شێتێوەن کە بە جێگەی ئەوە خوددا بە خوڵقێنەری خۆتان بزانن، خۆتان خوددا دەخوڵقێنن و ئەو دەپەرستن. ئێستا ئێوە بڵێن شێت کێیە؟ ئێوە چونکە خەریکی پەرستنی خوددایەکن کە نازانن چ شێوێکی هەیە تا پەیکەرەی بۆ سازکەن. گیزنێفۆن دەیکوت ئەگەر ئەسپەکان و شێرەکان و گاکان دەستان هەبایە و توانی بایان نەقاشی بکێشن، بەڕاستی خوداکانیان هەر لەسەر شێوازی خۆیان دەکێشە. ئەوەندە گەوجی کەسانێکی وەک تویان دیوە جەنابی بروتوس. مەگەر گەوجانەتر لەم قسەیە هەیە کە دەڵێن جوپیتێر لەم جیهانەدا هەیە و ئاپۆلۆنیش کوڕیەوە؟ مەگەر زاڵمتر لە ئێوە کەسێ هەیە کە ئەم هەموو قسە خەڵیت و پەلیتانە بۆ خەڵکی بەسەزمان دەکەن؟ جەنابی ئیمپراتۆر، ئێوە دەڵێن کە خوداییکردن بەسەر خەڵکدا دراوە بە ئێوە. ئایا دەتوانن خۆتان لە خواردن و خەوتن بێنیاز بکەن؟ یا لە مردنی خۆتان بەرگری بکەن؟ ئیدی بەسە قۆڵ بەسیان کەن. بیان کوژن، ئەوان دەبێ بسووتێنن. نەتەنیا دەبێت قۆڵ بەسیان کەن، بەڵکو ئەوان نابێ سەل و ئاسان بمرن. من ئەوانم بە زیندوی دەوێ. مردن بۆ ئەوان کەمە، دەبێ بەڵایکی زۆر بەسەر ئەوان بێنم. خاوەنچکۆ، من ناچارەن دەگەم کە تۆبە بکەن. بەر لەمە سەبارەت بە مەترسی ماکسیمیلیانوس بە جەنابەت حاکەم وتبوو. زارت ببەستە!